ئەم خانووە دوورە دەستانەی دەشتاییەکانی حەمرین لە ئێستادا بارەگای خلافەتەکەی داعشن کە داعش دوای لەدەستدانی زۆربەی شارە گەورەکانی عێراق بنە و بارگەی خلافەتەکەی بۆ ئەم ناوچەیە گواستووەتەوە، بەڵام لەم ناوچەیەش لە ترسی فڕۆکەکانی هاوپەیمانان ناتوانن بە ئاشکرا بجوڵێنەوە و زۆربەی کات لە ڕۆژدا لە نزیک بارەگاکانیان هیچ جوڵەیەک هەستی پێناکرێت و تەنها بە شەوان لە بارەگاکانیان دەردەچن. وڵایەتی جەبەل پێم وایە لە دوای شکستی مووسڵ ئەو هێزانێک کە لە مووسڵ ڕایان کردەوە و هەڵاتونە، ئەو هێزانێکە لە تکریت و ئەو دەوروبەری هەڵاتونە لەو سنێرە کۆبووینەوە هەر لە حەویجەوە بەرە و جەبەل حەمرین کە درێژە بێتەوە بۆ منتیقەی قەرەتەپە و گوڵاڵە و ئەو شوێنانە هێزیان لۆکۆ کردەوە. ئەم بینا ڕووخاوەش کە بە دەواجنەکەی ناوچەی زەرگەی خوڕماتوو ناسراو بووە و یەکێک بووە لە بارەگا سەرەکیەکانی داعش چەند شەوێک لەمەوبەر کەوتە بەر بۆمبارانی چڕی فڕۆکەکانی هاوپەیمانان، هەر بۆیە ئەو بۆردومانە چڕە هێندەی تر چەکدارانی داعشی بە ئاگاهێنایەوە. لە ماوەی چەند چرکەیەکدا سێ ساروخیان ئاڕاستەی دەواجنێک کرد کە ئەو دەواجنە گومانی ئەوەی لێ دەکرێت شەوانە لەوێکەینەدا ئیختیفا دەکەن و بە ڕۆژش مراقبەی هێزەکانی ئێمە و ئەو جادەیە دەکا کە دەچێتەوە تووسڵمات و لە زەرگەوە بە تووسڵمات و لێدانەکە لێدانێکی زۆر کاریگەر بوو. ئەو دەواجنە کە درێژایی زیاتر لە 6 تا 7 مەتر دەبێ هەمووی لەگەڵ زەوی خاپور کرد. گەرچی داعش لە سنووری حەمرین ویلایەتی جەبەلی ڕاگەیاندووە و هێزی زۆری لە ناوچەکەدا هەیە، بەڵام تا ئێستا جگە لە هێرشی چەکداری قەناز بەدەست و بۆم ڕێژکردنی ئەو ڕێگانەی کە پێشمەرگە و هێزە عێراقیەکان هاتوچۆی پێدا دەکەن هێرشی زۆر گەورەیان ئەنجام نەداوە. ئێستا ئێمە لێرە عرسیات و شتمان بڕێک زەحمەت بۆ چووکە لەوان ئەوانە بەس بەقەن نازدێن، ئەو قۆتایان نمایە هێرشمان بکەنە سەر، بەس بەقەن نازدێن، دەیانێت زەبرێکمان لێ بدەن و بگەڕێنەوە. ئێمەش ئامادەین ئەلێرانە تا دڵۆپمە خوێنێمان مابێ لێرە دیفاع بکەین. سنووری زەرگا ئێمە تابان پردەکەی زەرگە بەدەست ئێمەوەیە ئەم سنوورەکەی بینین ئەم شارع هەمووی بە شەوان زۆر شەوانانی داعشتێت لێرە عبۆدانە باجەرەکان لیوای 11 ئەتوانن بەیانیان بێنە عبۆ لە پیچەڵەکەنەوە ئەمان دەرمانە کێشینە لە هەیە زۆر جا دێننی لە هەفتەیەکە دووجا سێجا عبۆ دانن و بەس خۆشبەختانە هیچ سەرۆزیانێکی نییە بین سەرۆزیانی هەیە. زنجیرەچیای حەمرین کە لە کەرکووکەوە بۆ سنووری ئێران لە پارێزگای دیالە شۆڕ دەبێتەوە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە بووەتە مۆڵگەی سەرەکی گروپە چەکدارەکان و لەو ناوچانەوە پیلانی هێرشکردنە سەر شار و شارۆچکەکان دادەڕێژن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.